من ناوم شێخ یاسینە دانیشتووی گوندی قشلاق بەخێراتنی کەناڵی پێیان مۆستافا بەڕێزا ئەکەن کە ئەمڕۆ زەحمەتیان کێشا هاتوون بە ئێرە تا لە نزیکەوە چاویان بە کارەکانمان بکەوێ و ئاشنا بن بە کار و فەرمانی ڕۆژانەمان و یەخوا بەخێربێن سەر چاومان. هیچکردنی ئەمە لێرە دانانیم بڵێن مارکێتێکە لێرە مارکێتێکمان هەیە و هەم سەوزە و میوەی هاوینانیش کە بەرهەمێنین لێرە ئیش و کارەکانی ئێمە ئەوەیە یەکەم مارکێتەکە ئەنواع شیرەمانەکان بەرهەمێنین هەر لە پەنیر و ماس و کەرە و دۆ و ئەو شتانە و دوا بە دوای ئەوەش هەم لە پاڵ دوکانەکەشە سەوزەمان کردووە شتێکی جوان و چەند باخی کەشمان هەیە کە زەرعاتی هاوینی لێکرد لە باینجان و بیبەر و شووتی و ئەو شتانە ئەوانش بەرهەمێنین. تایبەتمەندی ئیشەکەی ئێمە ئەوەیە کە ئیشەکەی ئێمە هەمووی سروشتین دوورن لە هەموو ئەو مادە زیان بەخشانەی کە بەکارێ لە زۆربەی شوێن بەکاربێیان دوورە لە هەموو موادێکی زیان بەخش و موادێکە ینی ئیشێکە کە خەڵق سوودی لێوەرگێ و خەڵق ئیسفای بێ بۆ خەڵق. جیاوازی شتەکانی ئێمەوە کابرای مشتریکێ لێرە ڕۆژانەکێ دوای بڵێن لە بەیانیانەوە سەعات 8 هەتا سەعات 12 لە 12 بە دواوە بڵێن هەتاکو و 3 پاش نیوەڕۆ ئەو مەسافەیە لە 12 بۆ 3 بڵێن ئیستراحەت دەکەن و لە بەرەوەی جەم گەرمە و بە کەڵکی لێکردنەوەی ئەو بەروبوومانە نایە لە سەعات 3 دوانیوەڕۆوە دەستەکەنەوە جارێکە بە لێکردنەوەی بەروبوومەکان و ئەو مەشتریانەی کێن لێرە لەسەر خواستی خۆیان و بەخواستی خۆیان لە بەرچاوی خوانە ئەو شتانە میوە و سەوزانە بۆ لێکەنەوە شتێکی جوان شتێکی فرێژ کابرا بۆی تا دڵنیا بێ لە پاچی و چاچی شتەکە. ئێمە وەکو خێزانی خۆمان و خۆم و بڵێن خێزانەکەم و کوڕەکان لێرە کاری ڕۆژانەمان ئەوەیە هەم کاری زەرعات و هەم کاری دوکانەکەش و هەم کاری سەوزەکەش ئەنجام ئەین لێرە هەر بە عایلەوی خەریشین. جا کوڕەکان هەمویان خریجی زانکۆن و دەرجۆی زانکۆن و بەسەر تا ئێسەکانە بەهۆی دانەمەزرانیان لێرە لە بڵێن لە حکومەت ئێوە لێرە خەریکی ئەو کارێن سەرقاڵی ئەو کارین. خواستی بەرهەمەکانمان لێرە خواستێکی زۆری لەسەر لە بەروێشتەکان شتێکە خەڵق لێ ڕازیە شتێکە بە ئاوێکی پاک ئاوەدرێ کە شتێکە خەڵق بردوێتی و سوودی لێ وەرگرتووە شتەکان بڵێن خواتێکی زۆری لەسرە و تەڵەبێکی زۆری لەسرە هەموو خەڵ ئەو مشتریانێکیان هەمووی بە تایبەتیەن لە بەروەی کابراگەر جارێک هاشتێکی باشی برد جارێک و دوان و سیان هەتا چەند جارێکی کەژوە کۆمەڵی مشتری کەش لەگەڵ خۆی یێنێت بۆ ئەوی لەو ئەو بەرهەمانەی کە لێرە بەدەزێت بێکڕن. بەخێر بن یاخوا سەرچاوم بە خێراتنی کەناڵە بە ڕێزەکەتانەکەم ئێمە کە خێزانێکی جوتیارین لە دەرەوەی شار دانیشتوین هەوڵمانیاوە بەرهەمێک بۆ خۆمان و بۆ خۆشەویستانمان بەرهەم بێنین کە ئەو ئازیزانە یەن لای ئێمە شتێکی وا بکڕن کە لێی دڵنیا بن و کە شتەکەیان بەدڵ بێ و پەسند بێ پاکوخایەن بێت. اینجا من وەکو کابانی ماڵ ژنی ماڵەوە هاوکاری خێزانەکەمەکەم دوکانێکی بچووکمانەیە خۆمان بۆ بەرهەمهێنانی ژیانی ڕۆژانەی خۆمان هاوکاری خێزانەکەمەکەم لەگەڵ دادەم هابات بەیەکەوە ئیشی شیر ئەەکەین لەگەڵیان ئەوان ئیشی زەرعات و ئیشەکانی کاکەن ئێمەش ئیشی شیرەکە ئەەکەین ئیتر شیرەکەش بە شیر داواکاری هەبوو لە خزمەت خۆشەویستانین هەیە داوای پەنیرەکات هەیە داوای ماستەکە هەیە داوای دۆ و کەرە و مەقسەد ڕۆنی کوردی بە زەنکراوی و ئەم ئیشانە ئەەکەین خۆمان دوو بە دوو هاوکاری یەکین. ئیتر ئێستا وەکو ئەیبینن ئێمە پەنیرەکەمان کوڵاندووە لەبەر ئەوەی زۆر گەرمە ئێستا من ئیشی پەنیرەکە ئەکەم لەبەر ئەوەی زۆر گەرمە هەر ئاها بە کەوگیر تەرتیب یەکەین ئەجا کە ئاها تەرتیبمان کرد یعنین بەم پەڕۆی ئەیگوشین ئەتوانین بە قاڵبیش بکەین بە قاڵبیش ئەتوانین بکەین بەڵام
ئازیزانمان کە دێن زیاتر سەرکەکەیان لە پەسەندترە. ئێمەش بەم شێوەیە تەرتیبەکەین و ئیتر پێشکەشی ئەو کەسانەیەکەین کە داواکاریان لەسەریەتی. ژیانی ڕۆژانە ئیتر بەدەبی ئەڵێ ئەگەر تۆ ئەمڕۆ لەو داوامی خۆت ئیشەکەیت هێشتا هیچ ماندووی پێوە دیار نییە کە ڕۆژی تۆ ماڵەوە ئەو کاتە ئەزانی ماندوویەکە چییە. ئێمەش ئەرکمان زۆر قورسە سەبارەت بەوەی کە هەموو شتەکانی خۆمانە. یعنی ئێمە ئیشی شیرەکە وەکو هیچ شتێک نییە دەرفەتێ نایەتێ بڵێ بەڵام من ئەمڕۆ شیرەکە دانێم یا بۆ شارە چم یان ئیشێکەکەم یان ئیلا بێ ئیشی شیرەکە لە کاتی خۆیە جێبەجێکرێکە لە کاتی خۆی دەرچوو ئەو بەرهەمە جوان و پاکە نایە بەدەستەوە. سوپاس بۆ خوای گەورە هەرچی هاتبێت یەکجار ئێتە هەر دێتەوە بۆ ئێرە چونکە شتەکان بەرهەمی ماڵی خۆمانە خۆمان جێبەجێ ئەەکەین خۆمان شیرەکە ئەپڵێنین ئەیکەین بە ماست ئەیکەین بە پەنیر ئەنجا ئەم ئاوی پەنیرە ئێمە کە پەنیرەکەمان کرد و تەواو بوو ئاوی پەنیرەکە یەنین هی نەکەین یەنین دووبارە سەر ئاگری ئەنەینەوە کە سەر ئاگرمان نایەوانێ مەقسەد بۆ 1 کیلۆ 4 کیلۆیەک شیری کاڵی تێەکەین کە 4 کیلۆ شیری کاڵمان تێکرد یعنی یەکجار ئاها ئەیشێوێنین زیاتر نا یەکجار ئاها ئەیشێوێنین بۆی شیرەکەی تێکەڵ بێت کە شیرەکەی تێکەڵ بوو ئاگرێکی بەر ئەەکەینەوانێ هەڵیەکەینەوە قازەکە یان ئاگرەکەی بۆ خۆشەکەینەوە هەتاوەکو کوڵ دێت خەریکە بێ قوڵت بە کە خەریک بۆ قوڵت یا ئاگرەکەی لێ کوژێنەوە هەتا سارد دەبێتەوە کە سارد بووە بە کوردی خۆمان ئەیپاڵێوین ئاها سەرانسەری ئاها ئەیپاڵێوین ئەیکەین بە کیسەی خامە ئاو بەم شێوەیە کیسەمان بۆ دووری و تەرتیبمان کردو ئەیکەین بە کیسەی خامە ئەوی شتێکی زۆر خۆشە و لە کوردەواریە پێڵێن لۆرەکە. سەرتا بەناوی خۆی گەورە میرەبان بە خێراتتانەکەین ئازێتان کێشاوە من وەکو دانیشتووی گوندی قشلاخ کۆمەڵێ براین بێکەوە لەگەڵ خێزانێکا خەریکی ئەم سەوزەین هەمومان خەریکین تا خوێندنمان هەبوو لە دوای خوێندن خەریکی بووین هاوینان بەڵام ئێستاکە خوێندنمان تەواو کردو هەمومان هیچ جۆرە تاعیناتێک و خزمەتێکمان لە حکوومەتەوە پێ نەگەیشتووە بەشی دارایی بانکم تەواو کردووە کۆلێجی بازرگانی هەمومان بە خێزانی خۆمان خەریک کردووە بە ئەم بەرهەمانەوە بە تایبەتی لەگەڵ براکانمان خەریکی بەرهەمی کشت و کاڵیەکانین وەکو بیبەر و باینجان و ئەو جۆرە شتانە بە ئیشەکە زۆر مرتاحین وەکو کارکردنیش لە 8 بەیانی تا 12 یۆرۆ لە ناو مەزرعەیەین لە دوای ئەویشەوە لە دوای چوارەوەین و ناو مەزرعە تا نزیکی بانگی ئێوارە ئەمە خەریکیەبین و خزمەتیەکەین ئەلحەمدولیلا وەکو پێویستە بەرووبوومەکان وەکو ئەوەیە کە ئەمانێت بەڵام عەزیەت و ماندووبوونێکی زۆری ئەوێت کە پێوی خەریک بیت ئێستا وەکو ئاویانە وەکو موادی قووەتە هەروە بێتەوە پێینی حیوانی پێەکەین بۆی ئەم بەرهەمە جوانتر بێ و دوور بێ لە سەماد و شتێکی میاویەکان بەشی زۆری لە گوندەی خۆمان ئەفرۆشین بەڵام زیایەکەی ئەبینە بازاڕی سلێمانی لەوێ ئەیفرۆشین چونکە هەموو وەختێک هەمووی سەرف نابێت لای خۆمان ئەبینە بازار سلێمانی لەوێ ئەیفرۆشین خەڵک زیاتر متمانەی پێیەکە تامی خۆشترە کەمتر تێک ئەچێت زیاتر ئەمێنێتەوە خەڵک زیاتر حەزی بەوانەیە بەروومەکانی ئێرە بیبەر دوون و سێ نوعمان کردووە هەروە بێتەوە باینجانە خەیارە شووتیە بەرهەمی تەماتەیە ئەمانەمان هەموو لێرە کردووە بەردەستە ئێمە دوو برا سێ برێن بێکەوە هەمومان شارەزای لە خزمەتکردنیە هەر لە باپیرانەوە ماوەتەوە بۆ مانوو فێر بووین شتێک نییە بڵێ دەقیق ئەوەیە چونکە دایمە هەر لە مناڵی و لەگەڵ یا تەعاملمان کردو لە ناویا بووین کە لە ناوم بەرەبەریتر لەگەڵ وەزعەکە ڕایەت و فێریە بیت هەر کەس لەلایەن خۆی ئەتوانێت هاوکاری خێزانەکەی بکە ئەگەر تۆزێ حەزی بە ئیشکردن و حەزی بە کەسابەت بێت ئەتوانێت لە هەر سوچێکی ژیانەوە بێت هاوکارێکی خێزانەی بکە و یارمەتی با پێویست ناکات تۆ دابنیشیت چاوەڕێی تاعیناتی حکومەت بکەیت یان کە کاسپێکی دامەزراندن خۆت لەلایەکی ژیانەوە خەریکی کەسابەتێک بە خوا ڕزقت ئاات و بۆ خێزانەکەش هاوکاری باشترە ئێمە ئەگەر هاوکاریمان بکرێت لەلایەن حکومەتیان لەلایەن کەسێکە و مەتوانین لە جاتی مەزرعەیەک 5 مەزرعە بەرهەم بێنین بەڵام کە هاوکاری دەبێت ناتوانین من ئێستا ڕۆژێت دەکرێکار ئیشم لا ئاکات لە وەختی شەتڵدانان و وەختی بژارکردنە
ئەگەر زیاتر بێ ئەوێ 20 کرێکار بۆ 30 کرێکار ئیشم بکە ئەمە هەم دیسخۆم ئیسفایەکەم هەم خەڵکی خۆشمان ئیسفایەکە کرێکارەکە ئیسفایەکات ساڵ هەیە هەرچی ئەیکەین ئەوێ بەزەرەر هەرچی بەرهەومێکردمانە لە نیوەی ساڵەکەی تووشی نەخۆشی تووشی دەردەبێ وشەکە بێت ئەبێ بەردەوامی لە ژیان ناکرێ بوەستی خوا دەرگایەک داخا دەئەکاتەوە ئەم ساڵ نایە بۆ ساڵێکە Thank you.